کتێبی بۆنی مەرگ و ئاشکراکردنی وردەکاریەکانی مەرگی ئیبراهیم ڕەئیسی. ئایا مۆساد لە پشتکەوتنی فڕۆکەکەی ڕەئیسی بوو؟ لە ماوەی نزیکدا کتێبێک بە ناونیشانی بۆنی مەرگ ئۆپراسیۆنە کوشندەکانی مۆساد لە ئێران لەلایەن نووسەرێکی ئیسرائیلی بەناوی ئیسحاق گۆڵدشتاینەوە نووسراوە و لە ئیسرائیل بڵاو کراوەتەوە. ئەم کتێبە بابەتێکی هەستیاری سیاسی و ئەمنیەتی دەخاتە ڕوو کە پەیوەستە بە شێوازی ئەنجامدانی ئۆپراسیۆنە کوشندەکانی مۆساد لە ئێران، بە تایبەتی ئۆپراسیۆنەکەی بۆ تیرۆرکردنی ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری پێشووی ئێران. ئەحمەد عەلەمولهودا نوێنەری عەلی خامنەئی لە مەشهەد و هاوکات باوکی هاوسەرەکەی ئیبراهیم ڕەئیسی لە وتارێکی ڕۆژی هەینیدا بە ئاماژەدان بەم کتێبە ڕایگەیان کە کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی ڕەئیسی لە ئەنجامی ڕووداوێکی سروشتی نەبووە. بە پێی قسەکانی ناوبراو، هەلیکۆپتەرەکە لە ئەنجامی ئۆپراسیۆنێکی مۆساد کەوتۆتە خوارەوە و بەمەش ڕەئیسی نەکتەنها بەهۆی ڕووداوێکی سروشتی گیانی لەدەست نەداوە، بەڵکو لەلایەن ئیسرائیلەوە تیرۆر کراوە. کتێبی بۆنی مەرگ وردەکاری و ئۆپراسیۆنە کوشندەکانی مۆسادی تێدایە لە چەند ساڵی ڕابردوودا، بەڵام بەشی یەکەمی کتێبەکە بە تەواوی تایبەتە بە کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی ئیبراهیم ڕەئیسی. نووسەری کتێبەکە ئاشکرای دەکات کە ئۆپراسیۆنەکە بەوردی و بە جۆرێکە وەک ڕووداوێکی سروشتی دەربکەوێت لەلایەن مۆسادەوە پیلانجێری و جێبەجێ کراوە. ئەم شێوازە لە کارکردن نیشان دەدات کە مەبەست لە ئۆپراسیۆنەکە شاردنەوەی هەر شوێنەوارێک بووە کە ئاماژە بە دەستوەردانی دەرەکی بکات.